کە هەم کەنەکە و هەم ئێمە و هەموو لایەنەکان ئومێدەوارین لە ڕۆژئاوایە چارەسەر بدۆزرێتەوە بێ کێشەی کورد لە چوارچێوەی سووریای دیموکرات و دەستوری تازە نووسراوی سووریەدا. ئێمە بۆ چوونی خۆمان بە ڕاشکاوی بە هەڤاڵ ئەحمەد و وەفدی یاوەری وت و هەردوو لامان هاوڕابووین. یەکەم ئەبێ ناکۆکیەکانی پێش ئەو ڕووداوانەی لە ڕۆژاوا هاتوونەتە پێش لە دوومانگی ڕابردوو ناکۆکی و کێشەکانی ڕابردوو هەموو وەلا بنین. پێشم وایە جەنابی کاک مەسعود هەر لە یەکەمین کاتی هێرشەکەی تورکیا بۆ سەر زۆر جوان قسەی کردوتی کاتی ئەوە نییە بڵێن کێ زۆر هەڵی کردو کێ هەڵی نەگوێسە کاتی ئەوەیە کارەساتێکی خراپ ڕوونەدا لەو منتەقەیە. من ئێستا ئەڵێم لە دوای ئەوەی کە مەترسیە گەورەکان تا ڕادەیەک پاشەکشەی کردووە، من ئیسا ئەڵێم کاتی ئەوەیە هەمومان تەکبیر بکەین چۆن مافی کورد لە دەستوری سووریە دابین بکرێ. هاوکاریکردنی یەکتر هەموو حیزبە کوردستانیەکان بە تایبەتی لە باشوورە یەکێتی و پارتی ئەتوانین هاوکاریکی باش بکەین هەم لە ناو سووریا و هەم لە ڕۆژئاوایە کە ئەو دانووسانە لە کۆنگرەی جنێڤ بە ئاقارێکە بڕوا کە قازانجی کورتی تیاابێ. بە تایبەتی من یەک دوو ڕۆژە قسەی زۆر بەرپرسیانانە و جوان ئەبیسم لە رووسیا و لە تایبەت لە جەنابی سەرروکی رووسیا ئەبیسم کە ئاڵێ کورد ڕۆڵی پۆزتیڤ بووە و ڕۆڵێکی گەورەی بینیوە لە شەڕ دژی داعش و حەقە مافی کورد لە دەستوری سووریە دابین بکرێ. ئەم قسانە هەمووی دەرگاکان ئەکاتەوە ئومێد پەیدا بکەین بە هاوکاری هەموو لایەکمان مافەکانی کوردە دەستوری سووریە دابین بکرێت. من هەموو دیالۆگێک بۆ سوودی چارەسەری کێشەی کورد لە بەشەکانی کوردستان لە نێوان هەموو هێزە کوردستانەکان بەکارێکی باشەزانم. بێگومان ئەنجامی دیالۆگەکان لە بینی حیزبەکان ئەگاتە کوێ و چه هەل و مەرجێک ئێستا لەبارە ئایندە لەبارە چۆن ئەبێ چۆن نابێ ئەمەیان پرۆسەی گفتوگۆکان ئەیزانێ و هەمومان دەبێ بە گیانێکی پۆزتیڤ لە ناو پرۆسەکە بین. gelek spasiyên şanda kenekê û kenekê bi taybetî bo birêz me li bextiyar bikim ku pêşewaziyeke gelekî germ û dostane û welatparêzî li gel me kir. Birêz me li bextiyar ew daxuyaniyê ku dan ez tevî wan daxuyanî wî dibim, ez heman xwedan wê helwest û fikrê me hevdîtineke geleke baş bû bi mebest û armancê şanda kenekê ku em karibin hêzên siyasî civakî kesayetiyên welatparêz û ronakpêr ku çi li Başûrê Kurdistan be, çi li Rojhilat be, çi li Rojava be ku nêzîktirîn hevdû bibin karibin vê pêvajoya alos ku em tev dete derbas bi metirsî û tehdîdên gelekî ciddî li ser destkeftiyên gelê Kurd hene. Me li gel birêz me li bextiyar me hinekeke guftugû kir. هەلومەرجەکەیە هەڤاڵ هەلومەرجی ڕۆژهەڵاتە، هەلومەرجی دەوڵەتانی دەروبەرمانە، کێشەکانی ناوخۆمانە، پیلانەکانە کە هەیە هەموو ئەم هەلومەرجانە کاریگەری خۆی هەیە.